چییەوە کاکە چییە؟ لەکوێ بووی؟ لە توالێت بوو. چی دەکرد لە توالێت؟ خەڵک چییەکە لە توالێت بێ قەزانی؟ دەستشت؟ پشتم. بە شەرەفم درۆکەیت. بە شەرەفم ڕازەکەی نەپشتووە. هێشتنی بۆ چییە یانی چییە؟ من نەمێنێ. هێشتی بۆ کوێ؟ وەڵاسم چێژ بۆ برادرانم لێرە. باوکەڕۆ لە تەوالێت بوویت و هاتوویتەتە دەرەوە و دەستی نەشتۆکی خواردن بۆ خەڵک لێدەی؟ کورە تۆ بە شەریت؟ باشە کاکەی تر زەلامینەکەی ئێساچمەی شۆ عیب ناکەی مردوو نەبرێ تۆ زای چی کردووە خۆچکلێتت نەکردووە. ئێمە چەند ساڵە هەرووامان بەڕێ کردووە. ئەم ڤایرۆسە بڵاوەتەوارێ ئێسا ئەزانی چی؟ تۆ تاوانێک کردووە بەقەدەر ئەتۆم خەتەریت. جۆ بگرە قەسەم بەخوای گەورە دەسێ نەشۆی یەک تۆپی جوانی لەبەر لوولەکایەتی ڕێخۆت دایناوە بۆ تۆ یەک تۆپە پێوەنی ماولیەکەن نییە ڕێک بەخۆ ڕێش کۆکەنەوە لەبڕەدەی ئەمرە نەمێنێ تۆ زەفێری وسوڵ و معریفەت و پاکوتەمیزی ببەن بڕە دەستی بشۆ. باشە وەڵی خۆڕاش ژێڕی پیا بکە لە توالێت هاتە دەستی بشوا باش.